جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەرزێڕی گرنگترین هەواڵەکان. درێژە ناڕزایەتی کرێکارانی شارەزاری لە ئیلام، کۆبوونەوەی دادخوازانی پیرانشار لەسەر مەزاری کۆمار دەرەفتادا، پەرەسەندنی هەژاری لە پارێزگای کرماشان، سەپاندنی سزای زیندان بەسەر سۆلماز حەسەنزادە لە بۆکان، بڕینەوەی پەنجەی دوو برای بەندکراو لە زیندانی ورمێ، خۆپێشاندانی گەورەی کورزانی ڕۆژاوە و باکووری کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا، مانگرتنی کرێکارانی پەیمانی و ئەرکان سالس لە پاڵاوگەکانی پارسی جنوبی و ڕێپێوانی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە تاران. درێژە هەواڵەکان. درێژەی ناڕزایەتی کرێکارانی شارەزاری لە ئیلام. ڕۆژی سێشەممە 8 خەزەڵوەر کرێکارانی شارەزاری ئیلام بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی شارەزاری ئیلام خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێڕێژێ هەڵاوسان، پێزانی داخوازیە جوواخراوەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پەرداختی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمینی اجتماعی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. کۆبوونەوەی دادخوازانی پیرانشار لەسەر مەزاری کۆمار دەرەفتادا. ڕۆژی سێشەممە 8 خەزەڵوەری 1403 بنەماڵی کۆمار دەرەفتادا مێرمەنداڵی گیانبەختکردوو لە شۆڕشی ژینا هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە دادخوازانی پیرانشار لەسەر مەزاریدا کۆبوونەوە. کۆمار دەرەفتادا ڕۆژی 8 خەزەڵوەری ساڵی 1401 لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینا لە پیرانشار لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە کوژرا. ڕۆژی ڕابردوو بنەماڵەیە هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە دادخوازانی ئەو شارە لەسەر مەزاریدا کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. پەرەسەندنی هەژاری لە پارێزگای کرماشان. بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجەیەکان، هەژاری و دەستکورسی بە شێوەیەکی بەرچاو لە پارێزگای کرماشان پەرەسەندووە و کۆمەڵێک لە بنەماڵەکان لە نێو کەپر لە دەوروبەرەکانی شارەکاندا ژیان بەسەرەبن. لە حاڵێکدا ڕۆژانە هەزاران ملیار تمەن داهاتی سنووری پەروێزخان لە شاری قەسری شیرینە خەڵکی هەژاری ئەو شارە توانای پەرداختی کرێخانی و دابینکردنی بژێوی ژیانیان نییە. بە وتەی چالاکانی مەدەنی کرماشان چەندین بنەماڵەی خەڵکی قەسری شیرین بەهۆی هەژاری ناچاربوون لە نێو کەپر و خێوەتدا لە خراپترین بارودۆخدا بژین و لە هەموو ئیمکاناتێک بێبەش بن. سەپاندنی سزای زیندان بەسەر سۆلماز حەسەنزادە لە بۆکان. سۆلماز حەسەنزادە خوشکی نەمر محەممەد حەسەنزادە لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان لەلایەن لەقی 101 دادگای ئینقلابیە و شارە بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ڕۆژی سێشەممە نوێ گەلاوێژی 1403 هاوکار لەگەڵ ڕۆژی لەجایەکبوونی محەممەد حەسەنزادە هێزەمنیەکانی بۆکان هێرشیان کردە سەر بنەماڵی حەسەنزادە و باوکو خوشکی ئەو گیانبەختکردووەیان دەست بەسەر کرد. ڕۆژی چوارشەممە دەی گەلاوێژ سۆلماز حەسەنزادە بۆ بەندی ژنانی زیندانی وەرمێ ڕاگوێزرا و ئەحمەد حەسەنزادە بە دانانی وەسیقەی 4 ملیار تمەنی ئازاد کرا. ئەو خوشکە دادخوازە ڕۆژی 16 گەلاوێژ لە ناڕزایەتی بە بلا تەکلیفی و بێبەریکردن لە پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکۆچن لەگەڵ بنەماڵەکەی مانی لە خواردن گرتبوو. بڕینەوەی پەنجەی دوو برای بەندکراو لە زیندانی ورمێ. ڕۆژی سێشەممە 8 خەزەڵوەری 1403 حکمی نامرۆڤانەی بڕینەوەی پەنجەی دوو برای بەندکراو بە ناوەکانی شەهاب و مەهرداد تەیموری لە زیندانی ورمێ جێبەجێ کرا. شەهاب و مەهرداد تەیموری خەڵکی شاری سەرپۆلی زەهاو لە پارێزگای کرماشان و چەند ساڵ لەوەبەر بە تۆمەتی دزیکردن لە شاری کەرەش دەست بەسەر کران.
پاژماوەیەک لەسەر سکاڵای داستانی شاری ورمێ ئەو دوو بەندکراوە بە دزیکردن لە شاری ورمێ تۆمەتبار با بڕینەوەی پەنجە مەحکوم کران. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چەندین جار سەبارەت بە جێبەجێکردنی سزای ئەو دوو بەندکراوە هۆشداریان بە کۆماری ئیسلامی دابوو، بەڵام بەیانی سێشەممە کۆماری پەت و سێدارە چوار قامکی هەر یەک لەو دوو برایەی بڕیەوە. کۆتایی هێنان بە مانگرسن لەلایەن وریشە مۆرادی لە زیندانی ئێڤین. وریشە مۆرادی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین ڕۆژی سێشەممە 8 خەزەڵوەر لە 20مین ڕۆژی مانگرسن لە خواردنیدا کۆتایی بە مانگرسنەکەی هێنا. وریشە مۆرادی لە ڕۆژی 19 ڕەزبەری ئەم ساڵەوە دژ بە بلا تەکلیفی و لە سێجارەزانی بەندکراوان لە ئێران مانی لە خواردن گرتبوو، بەڵام لە ئاکامی مانگرتنی تەڕ و وشک دۆخی تەندروستی تێکچوو، پزیشکان سەبارەت بە چوونە کۆمای ئەو بەندکراوە سیاسیە هۆشداریاندا. لە ڕۆژانی ڕابردوودا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاکانی سیاسی و مەدەنی داوایان لە وریشە کردبوو بۆ پاراستنی گیانی کۆتایی بە مانگرتنەکەی بێنێت. ناوبراو ڕۆژی ڕابردوو لە پەیامێکدا وێڕای ڕێزلێنان لە پاڵپشتی چالاکانی سیاسی و مەدەنی ڕایگەیان فەلسەفەی ژیانم هەموو کات ئەمە بووە کە یان بە ئازادی دەژیم و ژیانێک پڕ لە مانە دروست دەکەم یان لە پێناویدا دەمرم. سازکردنی ژیانێکی پڕ لە کەرامەت بەرخۆدانی دەوێت چ لە زیندان بێت چ لە دەرەوەی زیندان. خۆپێشانجانی گەورەی کورزانی ڕۆژاوە و باکووری کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی سێشەممە 8 خەزەڵوەری 1403 کورزانی باکوور و ڕۆژاوای کوردستان لە چەندین شار ڕژانە سەرشەقام و هەرشەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا بۆ سەر ڕۆژاوا و باشووری کوردستانیان بە توندی شەرمەزار کرد. بەپێی زانیاریەکان هەزاران شارۆمەندی کورد لە شارەکانی باکوور و ڕۆژاوای کوردستان بە خوێندنی سرودی شۆڕژگەرانە و وسنەوەی دروشم دژ بە دەوڵەتی تورکیا خۆپێشاندانیان کردووە. بەشدار بووان بێجەنگی کۆمەڵگای جیهانیان لە ئاز کۆمەڵکوژیەکانی تورکیا مایەی شەرمی مرۆڤایەتی زانی و خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی سەر ڕۆژاوا و باشووری کوردستان بوون. خۆپێشاندەران لە ڕۆژاوای کوردستان ڕایانگەیان بۆ بەرگری لە ئازادی و کەرامەتی ئینسانیان ئامادەی خەبات و بەرخۆدان و قەت بۆ داگیرکار کۆڵمادەن. مانگرتنی کرێکارانی پەیمانی و ئەرکان سالس لە پاڵاوگەکانی پارسی جنوبی. ڕۆژی سێشەممە 8 خەزەڵوەر کرێکارانی پەیمانی و ئەرکان سالسی شاغەڵ لە پاڵاوگەی پارسی جنوبی بۆ 13هەمین هەفتەی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. کرێکارانی ئەرکان سالس و پەیمانی نەوت خوازیاری پێدانی حەقدەستە جواخراوەکان بەکرزەوە جڕهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەسی پێرسۆنەلی نەوت بە ڕەوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان بەکردەوە جڕهاتنی گەڵاڵەی هاوسانسازی حەقدەست وەلانانی پەیمانکار تەزمینی ئەمنیەتی پیشەیی گەڕانەوەی هاوکارە لە سەرکار دەرکراوەکانیان بۆ سەرکار گۆڕانی دۆخی پیشەیی جابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و نوێکردنەوەی گرێبەست بوون. کۆبوونەوەی کەمەندامان لە شاری تاران. کۆمەڵێک لە کەمەندامانی ئێران ڕۆژی سێشەممە 8 خەزەڵوەر لە بەردەم مەجلسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی لە شاری تاران کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی جاخوازیەکانیان بوون. کەمەندامانی ئێران خوازیاری دیاریکردنی پشکی کەمەندامان لە بودجەی ساڵی داهاتوو، زیادکردنی یارمەتی مانگانەی کەمەندامان، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و دەرمانی خۆڕایی، یارمەتیدانی بنەماڵەکانیان، ڕەخساندنی هەلی کار و ئاسانکاری بۆ هاتوچووی ڕۆژانەیان لە شارەکانی ئێران بوون. ڕێپێوانی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە تاران. ڕۆژی سێشەممە 8 خەزەڵوەری 1403 بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام هاوکات لەگەڵ مانگرتنی زیندانیانی سیاسی دژ بە سزای ئیعدام ڕۆژانە سەرشەقام و بەرەو مەجلسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی ڕێپێوانیان کرد. ڕۆژی ڕابردوو بەندکراوانی سیاسی لە زیاتر لە 25 زیندانیێران بۆ
بۆ چەندەمین هەفتەی بەردەوام دژ بە سزای ئەعداممانیان لە خواردن کرد. هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانەی نابۆی ئەعدام بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئەعدام لە شاری تەران کۆبوونەوە و بە وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی بەندکراوانی سیاسی بوون. بانکشتی چوار شالاکی سنفی فەرهەنگانی خوزستان بۆ جادگای انقلابی ئەهواز. چوار شالاکی سنفی فەرهەنگانی خوزستان بەناوەکانی پیرۆزنامی، کەوکەب بۆداغی، عەلی کەڕوشات و سادق چێهرازی لەلایەن جادگای انقلابی ئەهوازەوە بانکێش کراون. بە پێڕاپۆرتی شۆرای هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان ئێران، ئەو چوار شالاکە سنفیە کە پێشتری چەند جار دەست بەسەر و بانکێشی ناونجە ئەمنیەکان کرابوون بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نیزام، پێکێنانی گروپ دژ بە نیزام و تێکدانی یاسایشی گشتی بانکێشتی جادگای انقلابی ئەهواز کراون و ئابێ ڕۆژی 16 خەزەڵوەر سەرجانی ئەو ناوەندە قەزایە بکەن. دووە هەواڵ راپۆرتێک لەسەر کەمی هەغدەستی کرێکاران و ڕێژەی بەرزی هەڵاوسان لە ئێران. بە وتەی چالاکانی کرێکاری، هەغدەستی مانگانەی کرێکارانی ئێران تەنیا بژێوی ژیانی 8 ڕۆژی مانگیان بۆ دابین دەکەن و حەوزەیەی کۆمەڵگا لە ژێرهێڵی هەژاریدا دەژین. فەرامەرز تۆفێقی چالاکی کرێکاری بە ئاماژە پێدان بە بڕگەی 41 یاسای کار ڕایگەیان بەپێ ئەو یاسا ئەبێ هەغدەستی کرێکاران بە لەبەرچاوگرتنی سەبەتی معیشەت و نرخی هەڵاوسان دیاری بکرێت، بەڵام کۆماری ئیسلامی بایەخ بە ژیانی سەخت و پڕ لە مەینەتی کرێکاران نادات. ئامارەکان نیشانی داوەکە نرخی سەبەتی معیشەت زیاتر لە 27 ملیۆن تمەنە، لە حاڵێکدا هەغدەستی کرێکار لە باشترین حاڵەتی خۆیدا تەنیا 11 ملیۆن ئەگرێتەوە. کەمی هەغدەست گوشارێکی زۆری بۆشینی هەژاری کۆمەڵگا هێناوە و بەشێکی زۆر لە منداڵانی خێزانە کرێکارەکان ناچاربوون واز لە خوێندن بێن و ڕوو لە بازاڕی کار بکەن. هەروەها دایکان و باوکان ناچارن لە چەند شوێندا کار بکەن تاکو بتوانن سەرەتاییترین پێداویستەکانی ژیانیان دابین بکەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە.